وڕێی کورد قۆڵایینە و بە دەنگۆ ناڕاستەکانی دوژمن ناشکێت. ئەمڕۆ هێزەکانی بەرگری دیمەشق بڵاویان کردەوەکە دەستیان بەسەر گەڕەکی شێخ مەقسوود داگرتووە، بەڵام هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەڵەب ئەمە بە دەنگۆی ناڕاست ناودەبەن و بە تەواوەتی ڕەتی دەکەنەوە، لەگەڵ ئەوەی کە هێرشی بەردەوام هەیە بۆ سەر گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە بە چەکی قورس و هەروەها فڕۆکە، بەڵام باوەڕی پۆڵاین و بەورەیەکی بەرزەوە ژن و پیاوە و منداڵ دەست لە نێو دەست دژی دوژمن دەجەنگن لە پێناو خاک و نیشتیمانی خۆیان و هەروەها کوردبوونیان. ئەوان دەڵێن لە نێو ڕاگەیەنراوەکەی ئاسایشی ناوخۆی هەڵەبدا هاتووەکە هێزەکانی سووریا، حکوومەتی سوور، ژێرخان و هەروەها شوێنە استراتیژیەکان و نەخۆشخانەکان دەکەنە ئامانج و بە چەکی قورس و بە فڕۆکە شەڕی کۆڵان بە کۆڵان دەستی پێکردو، بەڵام ئێمە بەورەیەکی پۆڵاینەوە دژیان دەجەنگین و هەروەها ئەو قسانەی ئەو هەواڵانەی کە باس لە دەست بەسەراگرتنی گەڕێکی شێخ مەقسوود دەکەن بە تەواوەتی بە دەنگۆی ناڕاست لە قەڵەمی دەدەن و دەڵێن ئێمە بەردەوامین.